ئازیزان و خۆشەویستانی ئەوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم لە بەشی دووەمی بەرنامەکەمان سەبارەت بە ناڕەزاییەکانی کوردستان و پرسی ڕێکخراوبوون پێتانەگەمەوە. لەم بە شەشدا وەک بەشی پێشوو ئاسۆ کەمالم بۆ ئەم گفتوگۆیە لەگەڵا و دیارە لە بەش یەکەمە ئێمە ئاماژەمان کرد لەگەڵ ئاسۆیە بە تایبەتمەندیەکانی ئەم جوڵانەوە ناڕەزاییەی ئەخیر و خصوصێتی ئەو هێزەی کە بەشدار بووتیایەوە و هێزەی کە پێشڕۆ بووتیایە لەم بەشەیە لە درێژەیە و باسەیە چینە سەرەوەی ئایا چ استراتیجێک ئەتوانێ ئەم جوڵانەوەی بە سەرکەوتن بگەێنێ و ئاسۆی سەرکەوتن و پەرەگرتنی ئەم جوڵانەوەیە چییە؟ ئەزانین ئەم جوڵانەوەی ناڕەزاییە بە دژی هەموو سیستەمەکە و لە هەمان کاتە ناڕەزایی چینی کارگەری کوردستانە ئەو چینە کارگەرەی کە ئێستا ئەم خصوصێتی هەیە کە بێکارە بە شوێنکارەوەیە داوای کارەکە کاری دەست ناکەوێت خصوصێتی ئەم چینە کارگەری ئەم سەردەمە ئێمە لە کوردستانە ئەوەیە ئێمە لێرەیە چینە سەر ئەوەی کە بەسەر کەوتنگەیشتنی جوڵانەوەی ئەم چینە بۆ ئاڵوگۆڕپێدانی ئەو شتێکە لە دژی ناڕازیە بە چ استراتیجێکە چێتە پێشەوە. من پێم خۆشە پێشتر جوم لە نەزەری ئاسۆ بێ. ئاسۆ چۆن وەڵامیان پرسیارە دەیتەوە؟ بێگومان هەنگاوی ئێستا بۆ ئەم ناڕزایەتیانەی کە ئێستا هەیە پێویستە کات بە بڕای من هێشتا ئەمەدانە مرکاوەتەوە هێشتا خەڵکانێکن چاوەڕێی ئەوەن کە بزانن دوای ئەو فشارێک هێناوێنە بۆ دەسەڵاتەوەم دەسەڵاتە ترسی لێنیشتووە لەوەی کە خەڵک ئامادە نییە ئەمە قبولکالی و ئاسان ناچێت دووە بە بیری لێ بکاتەوە هەر چۆن بۆ نمونە خۆپیشانانەکانی ئۆکتۆبەری پار 2019 لە بەغا نەتیجەکەی ئەوە بوو کە ئەم کازمی وا لێ کردو کە ئێستا ئەبێ بیر لە موچە بکاتەوە چۆ قەرزی بۆ کردو شتی بۆ کردووە ئێستا بێ ئەم فشارە بە شێوەیەک ئەم دەستە ناڕزایەتیانەی کە لە شوێنەکانە ئەم خۆپیشاندانانیان بەڕێخست ئەم قارەمانەتیان وان ئەبێت لە پەیوەندیا بن لەگەڵ یەکترا بتوانن بە ڕێگەیەک خۆیان نوێنەرایەتیان خواستی خۆیان بکەن ڕێگە نێن هیچ دەستە و تاقمێکی تر بە ناوی هەر شتێکی ترەوە بێن و بڵێن ئێمە ڕاهبەری ئەم خەڵکەی نوێ ما بێ بێ سەرپەرشتی خۆپیشاندانیان و دەمسپی ئەوان و بانگوازی وەکەوەی کە بینمان دەنگە کۆنگرەی دەنگەڕن ناڕزایەتەکان بانگوازی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووشیانە کردبێنەوە ناوە ئەوەی کە خەڵک لە دەرگاوە دەریکردن بارەگاکانی سووتانن نابێ ئەم خەڵکە جارێکتر ڕێگە با لە پەنجەرەوە کەسی تر بیانێنێتەوە ناوە و ئەبێ خۆیان بەنەوەیەک ئەم داخوازیانەی کە ئێستا بۆی هاتوونەتە مەیدانە کارانەی کە ئێستا کردویانە ئەم پەیوەندی ئەبێ دروست ببێ لەوێ تاکو لەم پەرشوبڵاوێ دەرچین ئێمە ژمارەمان لەوایە کە زۆری خەڵکی ناڕازی لە کوردستانە خەڵکی کرێکار فەرمانبەر دەستفرۆش هەژار خانە نشین زۆری ئەم پەرشوبڵاوی ئەم جارەش نیشانیا کە بەم پەرشوبڵاویە هەرچەند قارەمانێتیش لە خۆمان نیشان بین هێشتا هێزەکەی بەرامبەرمان ڕێکخراوترە دەوڵەتە دەسەڵاتە بودجە سەرفەکە ئیمکاناتی هەیە بۆچی ئەو هەموو هێزە چەکدارە کە ئەژبینن هێشتا سەرکوت هەیە بۆچی هەر درێژەی پێت لەبەرەوەی کە ئەم دەسەڵاتە ڕایگرتووە هەمووچە لەبەرەوەی ئەم دەسەڵاتە ئیمکاناتی لەژێر دەسایە کەواتە ئێمە بێ بیر لە بەدیلێ بکەینەوە ئەم بزوتنەوەیە ئەبێ بیر لە بەدیل بکاتەوە کاتێک کە ئیتر ئەو بەدیلە بۆرژوازیانەی تری قبول نییە پەرلەمانی قبول نییە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی قبول نییە ئەبێ خۆی بیر لەوە بکاتەوە بێ بە بەدیل چۆن ئێمە ئەتوانین بەدیلێک ئێمە ئەبێ ئەم هێزەی خۆمان کە هەمانە لە هەموو شوێنەکانە بین لە دەوری یەک کۆبینەوە هەر چۆن بۆ نمونە ڕێیەکەوین کە سبەینە خۆپیشاندان کە سبەینە بچینە سەرجادەکان سبەینی ئەو کارانە بکەین ئەبێ کۆبینەوە بڵێن دابە ئێمە بێت ڕێکخراومان هەبێت جارێکی تر بۆ نمونە لە خەستەخانەکانە تۆ هەر داوا بکە بڵێ موچەم بۆزیاکە نایکەن مانگرتن کە نایکەن بەڵام لەبەرەوەی کە هێشتا دەسەڵات لە ڕێگەی سندیکاکەی و لە ڕێگەی مدیرەکەیەوە هەر ئەمرەکانە بەسەر ئەسەپێنێ ئەبێ ئەمە ئاڵوگۆڕێک لە بزوتنەوەکەمانە دروستکەین ئاڵوگۆڕەکەشەوەی ئەبێت دەست بینە ئەوەی کە لە هەر شوێنێک
ئەم خەڵکانەی کە ناڕازین پێکەوە بین بۆردی ئەو شوێنە دروستکەین بۆردی خەستەخانەکان دروستکەین بۆردی کارگەکان دروستکەین بۆی دائیرەکانی ڕێگەوبان دروستکەین بۆ هەموو لە هەموو شوێنێک ئەم نوێنەرانە پێکەوە کۆبینەوە بتوانین شتێکی تر بەدیلێکی خۆمان بەدیلی ئەو کەسانەی ناڕازین بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بە مدیر بەرامبەر بە محافزی سلێمانی بەرامبەر بە حکومەتێرم ئەبێ ئەم بەدیلانە لە خوارەوە دروستکەین و ئاسانیشە کۆمیونیکیشنی ئەم جارە کە لەبەر دەستی خەڵکایە بە فەیسبوک بە کەناڵەکانی تر زۆر ئاسان ئەتوانێت حرەکاتی ناڕازی کۆکات توانێت زۆر ئاسان ئەم کەسانە لە دەوریە کۆکاتەوە بزانن چیانەوە و قسە بکەن پێکەوە توانێت پەیوەندیکی زۆر بەرفراوان لە بینی شارەکانە دروستکە ئەمانە گەنجانی بەغا فێر بوون گەنجانی ناڕەزایەتەکان لە وڵاتانی ترە لە شیلیەوە بگرێت تا فەڕەنساکوە نیشانیا کە ئەم خەڵکێک هەیەتە سەرجادە ئێستا بۆ نمونە فەڕەنسا 2 ساڵامە بەردەوامە هێرە سەر کە ئەیانوێ مجموعە خواست قسە پێنن ئەبێ ئەم خواستانە ئێمە کە لەم خۆپیشاندانە بۆی هاتینە بەلا خۆ ماگرتنەکانی پێشوە بیکەین بە خواستێکی سەراسەری کە هەمومان پێکەوە بڵێن دەستە ناڕەزایەتەکانی شاری سلێمانی و هەولێر و بادینانوانە ئەمە خواستەکانمانە و لە هەر شوێنەشی بتوانین لە ڕێگای ئەو دەستانەوە فشاری جۆراوجۆر بکەین ئێستا کاتی ئەوەیە کە ئەم بەدیلە مەیدانی جیاجا بگرێتە خۆی باسە ڕۆژانێک هەیە کاچینە سەرجادە و بەردی شەهاوی بەڵام ئەمانە خواستەکانمانە و لە هەر شوێنەشی بتوانین لە ڕێگای ئەو دەستانەوە فشاری جۆراوجۆر بکەین ئێستا ئەوەیە کە ئەم بەدیلە مەیدانی جیاجا بگرێتە بەناوعێکی ڕۆژانێک هەیە کاچینە بانکردنێڵی تەنکەرە نەوتەکان بڕوە ئەنما و ئەشکال ڕێگە هەیە کە ئێمە بیری لێ بکەینەوە چۆن نتوانین لە بەرامبەر ئەم دوژمنە کە حکومەتی هەرێم و دەسەڵاتی ئەم حیزبانەیە چۆن نتوانین ئەم چینە خۆی ڕێکخراوکە و ئەمە ئاستێکە لە وشیاری کاتێک کە ئێستا ئەزانین باقی ئەو چینانەی تر یان ئەو حیزبانەی تر هەمان سیستمە پارێزن کەواتە ئێمە پێویستمان بۆیە کە ئەم وشارە چینایەتە بەرینە سەرتر کاتێک ئێمە چینە سەر ئەم دەسەڵاتە بەمانای وای زانین کە ئەمە دوژمنی چینایەتی ئێمەیە پێویستەکە ئەم هێزەی کە هەمانە لە ناو شوێنەکانی ناڕەزایەتە ئەبێت فێری ئەمە بین فێری ئەمە بین کە چۆن ئەم وشیاریە کە هەمانە ئەزانین ئەمانە هەمویان یەک سیستمیان بەسەر ماسەپانوە پێویستمان بۆ بزانین چۆن نتوانین ئەم وشیاریە بگۆڕین بە پراکتیک لە هەموو شوێنێکی دنیاە ئەمە پرۆسەیەکی ویستووە پرۆسەکە لەوێ دەست پێکا کە تۆ یەکەم کەس هەموو نوێنەری چینی بۆرژازیە خەیتە لاوەڵی من نامەوێت نە پەرلەمان مەوێنە و حیزبانە ئەوانە خۆم نوێنەرایەتی خۆمەکەم وەکۆم شیعارەی لەم ماوەیە باسمان لێ کرد کە کەسێ موچەی لە باڵا بێ ئەندام پەرلەمان بێ دەوڵەمەند بێ سەرمایەدار بێ سەرکردەی حیزب بێ موچەخۆری باڵای ئەم دەسەڵاتە بێت ناتوانێت نوێنەرایەتی خەڵکە ئەبێ ئەمانە بگۆڕێت دوو ئەوەی کە ئێمە پێمان وابێ کەسانێک گێنە پێشەوە ئەتوانن بڕۆن ئیتر بەدوایم کەسا بڕۆین و بیپەرستین و بیکەین بەسەرکردە ڕزگارە بین ئەمە نیشانە ئەم خۆپیشاندانە کە ئەمە لە ئارایانە کەواتە کە لە ئارانیە مەیڵی درستی نەکەینەوە هیچ کەسێکی تر وەڵامە ڕابردووی پاکەوەڵاوە نازانم گەندەڵ نیە ئەو ئەمانە نەخوات ئێمە نوێنەرمان پێویست نییە تا ئەو کاتێک کە خەریکی مفاوزاتین لەگەڵم دەسەڵاتە تا ئەو کاتێک کە هێزێکمان هێناوەتە مەیدان بۆ فشارمان بۆ هێناون ئەو کاتەش هەموو ڕۆژێتوانی نوێنەرەکانمان بگۆڕین نتوانین ئەم ڕۆیەکی بێت سبینەیەکی تر کەواتە پێویستمان بە تەقدیسی شخصیت نییە ئێستا ئەوەی ئەمڕۆ لە کوردستانە غیابی ڕابەر نییە یابی ئەم هێزەی خۆمانە کە چۆن خۆمان ڕێکخراوکەین و چۆن بەرامبەر بە دەسەڵات وەکو هێزێ دەرکەین ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگە ئاسۆ من پێم وایە استراتیژی جوڵانەوەی ناڕەزاییەکان ئەزانین چۆن جوڵانەوەی ناڕەزاییەکان زۆر جار ناڕەزایی بە خواستەوە گرێخوا ینی ناڕەزایەکی دیاریکرا و خواستێکی دیاریکراوی هەیە من خواستە بەرێتە پێشەوە من پێم وایە ئەمە قوبوڵە و ئەمە ئەبێ بە نظر ئەتیبار وەری بگرین و ئەو جوڵانەوە ناڕەزایەکێتە دەرەوە بەدیهێنانی ئەم خواستە یەک هەنگاوی زۆر گرنگە زۆر مهمە لە پەرەگرتنیە لە پێشڕەویکردنیە لە فراوان بوونەوەیە لە دانی ئومێد بە خەڵکە لە دانی ئومێد بە جەماوەرێکە کە ممکنە سای لێ خستووە هیچ ناگۆڕێت چارچێ بکەین هەر وەکو خۆیەتی گرنگە بەدیهێنانی خواستەکە بەڵام
بە بڕوای من لە استراتیژی سەرخستنی ئەم جوڵانەوەیە بە پێچەوانەی ئەو تێڕوانین و تەسەورەوە کە هەیە کە ئەم دەسەڵاتە ڕوخێنین و کۆتایی پێێنین و ئیتر ئەتوانێت خواستەکانمان بەدی بێت و یاخو بە ئامانجەکانی خۆمانەگەین یا مەسەلەی ئەوەی کە مەسەلەی گرنگ لەم نێوەیە ڕووخاندنی ئەو شتەیەکە مەوجودە بە بڕای من زۆرتر استراتیجەکە لەسەر ئەساسی دروستکردنی بەدیل و ئەلتەرناتیوی ئەوەی کە ئێستا هەیە پێدا بگرێت یعنی لە خلالی خەباتکردن و کارکردنیش بۆ خواستەکانە لە خلالی هەنگاو بە هەنگاو چوونە پێشەوەیە گرنگترین مەسەلە بەلای خەڵکانێکەوە کە لە ناو ئەم جوڵانەوەیان ئەوەیە کە چی دروستکەن چی پێک بێنن ئەو جۆرە نوێنەرایەتیکردن یاخود هەتا ینی خودی فکرە و ئیدیەی نوێنەرایەتیکردن زۆر ڕاستە و خۆ چەسبە بە ئیدەی ڕێکخراوبوونەوە من دیارە حتمما دواتریش قسە لەسەر ماکەین من جیاوازێکی گەورە ئەبینم لە بینی بەسیجکردن و ڕێکخراوکردنە بەسیجکردن تۆ توانی مەسەرەوەی کە پێوترێ بەسیجکردن هەڵخراندنی خەڵک کۆکردنەوەی خەڵک هێنانە مەیدانی خەڵک ئەو ئیستلاحاتانە باسەکرێ ئەکرێ بە هێزێکی سیاسی دیاریکراوی ژەکرێ خەڵک بەرژێنتە سەر جادە و دوای پێیان بڵێ بڕۆنەوە بۆ ماڵەوە یاخود دوازیان لێ بێنێر بۆ خۆیان بڕۆنەوە بۆ ماڵەوە بە جۆرێک ئەمام خەڵخراندنە ئەکرێ بەڵام ڕێخستن شتێکی کەیە ڕێکخراوکردن شتێکی کەیە و مەسەلەی نوێنەرایەتیکردن زۆر بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندی بە مەسەلەی ڕێکخراو بوونەوە هەیە یعنی ئەوەی کە تۆ لە خلال لە پرۆسەی دروستکردنی یا هێرانە مەیدانی نوێنەرەکانت وە لێپرسینەوە لە نوێنەرەکانت ئەتوانی خۆت ڕێکخراوکەیت و خۆت بڵین کۆکەیتەوە ئەمەی کەم لە کوردستانە استراتیجێکە ئەتوانی ئەم جوڵانەوەی بە نظری من بە سەرنجام بەسەرکەوتن بگەێنێ استراتیجی بیناکردنەوە دیارە استراتیجی بیناکردن دروستەکە لە کاتی جوڵانەوە ناڕەزاییەکانە بیناکردنی ئەو نوێنەرایەتیە بیناکردنی ئەو فۆرمێ لە ڕێکخراوبوون کە نوێنەرایەتی مانای پێیاکە بەڵام لە دەرەوەی ناڕەزایەکان ئەو ڕۆژەی کە ناڕەزایەکان ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەو ڕۆژەی کە خەڵک ئەچێتەوە دووبارە لە گەڕەکەکانە لەگەڵ برسیەتی و نەهامەتی و نەخۆشی و بێکاری و دەرد و مەینەتی ئەوانەیە دەست و پەنجە نەرمەکە ئەو ڕۆژەش ڕێکخراوبوون مانای هەیە ئەو ڕۆژەش خۆ ڕێخستن مانای هەیە ئەو ڕۆژەش بیناکردنی ئەلتەرناتیوی داهاتوو بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا مانای هەیە بە بڕای من ئەو باسی کە کردمان لەسەر ئەوەی کە چین چێە ئەو بینەی ئەو جەماوەرێک ئەم جارە حرەکەتی کردو زۆر کاریگەری لەسەرەوە دانێ کە استراتیژی سەرکەوتنمان چییە یعنی باسەکە لەسەرەوەیە هەمیشە ئێمە لە سیاستکردنا لە کاری سیاسیە تەسویرێکمان لەسەر کاری سیاسی هەبووە کە کاری سیاسی سەرنجام بە وەکو بڵین شوێنێک وەکو مرکزێک ئیلان و بیلان بە دەوڵەت هاتیەپەڕێ ینی تۆ تەوێت کاری سیاسی بکەی پێویستت بەوەیە لە پەیوەند لەگەڵ دەوڵەت تا شتێ بکەی هەیە ئێوێ دەوڵەت چاکە هەیە دەوڵەت بڕوخێنێ هەیە مقاومەتی دەوڵەت بکە هەیە ئەوێ ئەم دەوڵەتە لابەرە دەوڵەتێکی کە بێنێ بەرحاڵ بەڵام سەرنجام بە کارکردنی سیاسی هەمیشە تعریفەکەی ئاوا بۆ کە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە ینی تۆ لە شوێنێکە کە کاری سیاسیەکەی لە شوێنێکە کە استراتیج بۆ هیندانی استراتیجت ئەوەیە کە چۆن ئەم دەسەڵاتی کە ئێستا مەوجود ئەم دەوڵەتی کە مەوجودە ئێستام دەوڵەتە بگری بەڵام ئەتوانێ مانای سیاستکردن لە جۆزە بچووکەکانی شامانە بکرێتەوە لەو شوێنانەیە کە خەڵک لەگەڵ هەژاری و بێکاری و دەربەدەریا نالەباری گوزەرانی نالەبارە دەست و پەنجە نەرمەکان لەوێشا سیاست مانا پێیاکە لەیە سیاست ببێ بەوەی کە چۆن مقاومەتی ئەم دۆخە بکرێ و ئەمە بکرێ بە بنەمای دروستکردنی ئەو دەسەڵاتەی داهاتوو ناشە دەوڵەت بۆ خۆی دەسەڵات هەر دەوڵەت نییە دەسەڵات دەتوانێت فۆرمی تری ئەوێ ئەوەی کە پێویستە خەڵک دروستی بکات دەوڵەتێکی تر نیە ئەوەی کە پێویستە خەڵک دروستی بکە دەسەڵاتی خۆیەتی خۆ بەڕێوەبەریە و ئەمە ئەتوانێت ئەو استراتیجە بێت کە ئەم جوڵانەوەی ئێمە بەرەو پێش بەرێ ئەم جوڵانەوەی ئێمە هەنگاوی تر هەڵگرێ و ئێمە لە سەبارەت بە ئەم باسە ئەم باسی استراتیژە ڕاستە و خۆ پەیوەستی ژەبێتەوە
بە ڕێکخراوبوونەوە ڕاستە و خۆ پێیوەستە بێتەوە بەڵام پێشەوەی بچینە سەر مەسەلەی ڕێکخراوبوون من پێم وایە باز لەسەرەوەیە ئەگەر ئێمە ئەمانەوێ جاری داهاتوو کە هاتینە سەر شەقام جاری داهاتوو کە هاتینە مەیدان ڕێکخراوتر لە ئێستا بینە مەیدان پێویست ئێستا چی بکەین ئاسۆ چی پێویستە بکەین ئێستا من پێم وایە کە ئێمە چینێکی گەنجین لە کوردستانە چینی کرێکاری ئێمە چینێکی تازەیە لە ڕووی تەجروبەی سیاسیەوە یعنی تۆ سەیریکە ئێمە مەسەلەی ڕێکخراوبوون چۆن لە ناو ئەم چینە سەری هەڵاوە یان تێگەیشتووە کاتی حکومەتی بەعز سندیکایەک هەبووە کە هەمووی سەر بە دەوڵەت بووە بە قازانجیەوە بووە هەر ڕامان کردووە لەوەی کە بە چیتە ناو سندیکایەکی واوە مقاومەتەوە بووە کە نەچیتە ناو سندیکایەکی واوە کاتێ هاتووشە دەسەڵات گەیشتوتە دەستی حیزبە کوردیەکان حیزبە ناسیۆنالیستەکان یانی ئیسلامیەکان سندیکا بووە بە تەقسیمی پۆستەکانی سندیکا لە نێو ئەو حیزبانە دیسانەوە باید ڕۆشتی تا ئەگەر کرێکارێک بووتە خزمەتە بە حیزبێ بکردا لە ناو ئەو سندیکایە دیسان کرێکار لەمەش نەچۆتە ناوە هیچ پەیوەندێکی لەگەڵ ئەما دروست نەکردووە کە بزانێ ئەمە شتێکە پەیوەستەوە کەواتە ئێمە لەم بارەوە وەکو ئەم چینە تەجروبەی سیاسی ئەوەمان نییە دووشت گرنگە بە بڕای من بۆ چین ئێمە لێی تێبگەین و دراسی بکەین یەک ئەوەی کە تاریخی چین ئێمە 200 ساڵە لە کولی دنیاە لەم 200 ساڵە شکلی جۆرا و جۆری ڕێکخراوبوونمان دروست کردووە تەجروبەی سیاسی جیاجامان هەبووە ئەم تەجروبانە ئەبێ بەنەوە بێ بە باکگراوندی فکری ئێمە تێی بگەین بزانین کەم و کوڕەکانی چی بووە مەسایلەکانی چی بووە چونکە ئێمە بەشێکین لەم چینە جیهانیە ئەبێ بزانین بۆچی ئەو چینە لە بەعزێ شوێن ڕێکخراوە چۆن توانوێتی سەرکەوتوو بێ تەجروبەکانی چی بووە لە بەعزێ شوێن شکستی هێناوە تەجروبەی شکست خواردوەکانی چی بووە ئێمە چۆن دەتوانین لەوانە تێپەڕین کەواتە ئێمە وەکو وایە لە لە تاقانێکی سەرەتایی بین لە کوردستانە خەریکین فێریەوە بین جارێ بزانین مێژوەکەمان چی بووە ئێمە بتوانین بەشداری تیا بکەین ئێمە بتوانین بزانین پەیڕەوی لە چ شتێکی کرێکارانی ئینگلتەرە بکەین بۆ نمونە یان چ شتێکی کرێکارانی فەڕەنسا سەرنجی ئێمە ڕاکێشاوە بۆی بیکەین یان کرێکارانی ئەمریکای لاتین کە نوعێک لە سیستمی ئێمەیانەیە سیستمێکی دیکتاتۆری مەجموعەیەک دیکتاتۆر بە نوعێک هەبوون و دواتر بە نوعێک بە ئەحزابی پەرلەمانی ئەوانە گۆڕاوە تەجروبەیەکی نزیکی لەگەڵ ئێمە هەیە ئەمە بەشێک پەیوەندی هەیە بە تەجروبەوە بە تەجروبەی مێژوویەوە بە فێربوون لەوە بەشی دووەمی پەیوەندی هەیە بەوەی کە ئەم چینە بزانێت ئێستا ئەم لەکوێی دنیای ئێستاە ئێمە چینێکی جیهانی ئێستا لەم بازاڕی جیهانیا وەکو باسم کرد سەرمایە بە پێی پێویستەکانی خۆی لە بەعزێ شوێنە بەرهەمەهێنێ لە بەعزێ شوێنە پێویستی بە بەرهەمهێنان نییە حەزەکەی مریشک بفرۆشە فەرقی نییە لەگەڵ نەوت فرۆشتەکەیە مەسەلەکە ئەوەیە کە تۆ ئەم هێزە لەم وڵاتە بە پێی ئەوەی وتم لە 185 سەرمایەکە لە دەستی 15 وڵاتە کۆبووەوە ئەمان تەحەکومەکەن بەوەی کە تۆ لە وڵاتێکە ئەتوانی بەرهەم بێنی سەرمایە چێتەوێت ئەگەڕێت یان نا کەواتە تۆ بەشێکی لەم بازاڕە گەورەیە بەشێکی لەم هێزی کارە گەورەیە کە هەیە لە ئاستی جیهانە لێرە لەوانەیە تۆ بۆ نمونە ئەو تەسویرە وەکو ئەمەی تۆڵی زۆر دروستە چینی کرێکار ئیتر هەر ئەوانە نییە کە لە بوارێکە خەریکی لە معمەلێکا خەریکی سەنعەتن ئەمە بازاڕێکی جیهانیە ئەمڕۆ بە شکلی جۆرا جۆر ئیشەکە تەوزیع بۆ لە بینی ئەم بازاڕە لە بینی وڵاتەکانە بەڵام ئێمە ئێستا 3 ملیار و نیو هێزی بەشەری کرێکارین لە دنیاە جابا بەعزێکمان لە معمەلا بێ بەعزێکمان لە چوزانم شوێنێکی زۆر بچکۆلایە بێ بەعزێکمان لە بێکار بێ ئەبێت ئەمە بزانین کە واقعیەتی ئێمە لە کوردستانە ئێستا وەکو بەشێک لەم چینە جیهانیە ئەوەیە کە زۆر بەمان بێکاری بۆ ئەم وەزیعەتە بێ ڕێگە بدۆزینەوە بۆ بەشێکمان ملیۆنێک و نزیک 600,000 ئەگەر بڵین باقی ئەو هێزەکانی دەسەڵاتی لێ دەرکەی موچەپۆری بندیوار و فلان و فیسارەکانی لێ دەرکەی لە کوردستانە هێزێکی گەورەی بەڵام ئەمە تەقسیم بۆ بەسەر شوێنی جۆرا جۆرە لەگەڵ هێزێک کە بێکارە وتمان لە ساچلی گەنجان هەمویان بێکارە ئەمانە ئەبێت هەر یەکەی لە شوێنی خۆیەوە بزانێ ئێستا شێوازی ڕێکخراوبوونێک کە ئەتوانێت لەگەڵ واقعیەتەوە ئەوا بێتەوە چییە چۆن ئەتوانێت بۆ نمونە بۆ مەجموعەیەکی لە
شاری سلێمانی لە ناو خەستەخانەیەکای بە مدیرێکیان بۆ دانایی بە دڵت نییە تۆ ئەتوانی چی بکەی بۆی کە ئەم خواسانت فەرزکەی ئایا هەم ئێمە پێم وابێت 12,000 شتێکی وە کارمەندی تەندروستیمان هەیە ئەمە بۆ ناتوانێت بۆ خۆی سندیکایەک دروستکە بۆ نمونە چۆن لە تونسا هەیە ئێستا ئەو هێزەی کە لە تونسا فشارە هێنێ بۆ حکومەت سندیکای شغڵە ئەو هێزەیە کە ڕێکخراو بووە لە کوردستانە وەک گوتم ئەم پرۆسەیەمان پێویستە دەست پێ بکەین ئەم پرۆسەیە ئەبێت دەست پێ بکە ئەم پرۆسەیە بێت ئیتر سەیریەوە نەکا حکومەتکردن و سیاستکردن بۆ ئێمە لە پێش تەسویرەکەی لە بۆرژوازیەوە ناومەنە لە حیزبە ناسیۆنالیستەکانەوە حکومەتێک هەیە و بڕۆبی ڕوخێنە چاکە بێت و تەواو یان لە گۆڕان و ئۆپۆزیسیۆن بڕۆ لە پەرلەمان و دەنگێک بێنە و کورسیەک بێنە و شتێکە گۆڕیکە ئەمە سیاسەتی چینی ئەمە نییە ئێمە چینێکین کە پێویستمان بە ئەوەیە کە ئاڵوگۆڕێکی جددی لە سیستمی سیاسی و بەڕێوەبردنە بکەین ئێمە چینێکین کە ئەتوانین یعنی بەپێی ئەم ئێستا کە باسمان کرد ڕاستە ئێمە چینێکی جیهانین بەڵام هەمومان لە کارگەیانین بەڵام ئەم 3 ملیار و نیوە بەپێی ئاستی گەشەکردنی سەرمایە لەبەرەوەی کە ئێستا زیێدەبایی نیسبی ئەوەی کە لە مناقەسەی سەرمایە زۆرتر دەتوانێت بەرهەم بێنێ بەرهەمێک لە کۆمەلگایە ساهێنین لە هیچ خەیاڵی هیچ سەردەمێکان نەبووە کاتوانی برسی نەبین کەواتە ئەگەر وابێ ئەمە هێزێکی زۆر گەورەیە لە ئاستی جیهانە ئەتوانێت سەعاتی کار کەم کاتەوە لە هەموو شوێنێ شەرط نییە لە هەموو وڵاتێک کاتۆ پێویستە لە 12 سەعات کار بکەیت و لە هەموو شوێنێکی شار پێویستکە ملیۆنەها بێکار بێت کەواتە ئەگەر ئەمە تەسویرەکەمان بێت کە ئێمە ئەتوانین لەو شوێنانەشا کە بێکارین هەر خۆمان بەم چینە بزانین هەر خۆمان بۆ بزانین کە ئەبێ ئەم ئاڵوگۆڕە بکەین مادەم ئیمکاناتەکە هەیە ئێمەش هێزی بەشەرین مادەم سەرمایەکە هەیە مادەم هەموو پێداویستەکان هەیە هەر ئەوە پێویستی بۆیە ئەم ئینسانانە لە دەوری یەک کۆ ببنەوە ئەگەر بێکاربی ئەگەر لەسەر کاربی گرنگ هێزە ئینسانیەکەیە کاتوانێت کۆمەلگا بگۆڕێ نەگەوەی ئەم هێزە ئینسانیت چەندی لەسەر کارە چەندی لەسەر کار ئەو بەدەستی من و تۆ نیە بەدەست سەرمایە ئەوە دروستەکە بەڵام کاتێک کە وشیارە ئینسانیەکەمانە بوو ئێمە ئەبێ بژین ئەم شتە گرنگە ئاسۆ من ئیشارەت بە شتێک بەم ئەزانی نازانم لە استراتیژی سەرخستنی جوڵانەوە ناڕزایە کارگەریەکانە لە دنیای شتێکە زۆر لە هینە لە پێشتەوەی مێشتی هەموو فعالین و هەڵسوڕاوانێکی ناو ئەم جوڵانەوە ئەوەیە مەسەرەن استراتیژێکی وەکو ماگرتنی گشتی نەگەی چینی کارگەر چینێکە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی مەکانەیەوە لە اقتصادی سەرمایه‌داریە چینێکی بەهێزە و ڕۆژێک کە بڕیاریدا چرخەکانی بەرهەمهێنان بوەستەی بۆ ژوازی چیەکە بۆ ژوازی چۆن نەتوانێتە لەبەرەوە استراتیژی سەرخستنی جوڵانەوەی کارگەری هەمیشە ئەوە بووە کە بتوانی لە لەحزەیەکی دیاریکراوە مانگرتنێکی گشتی بکەیت کە سیستەم ڕابگری سیستەم ڕابگری و سیستەمەکە دابڕمێنی و ئەمە ئەتوانێ هین بێ بۆ وەختێک تۆ ئەتەوێ سابتی بکەی بیسەلمێنی کە چینی کارگەر ئەتوانێ ئەم کارە بکە ئاماژەی پێ یاسەی سەنعەت ئەوەنە پێشکەوت ئەوە لە شوێنێکە کە سەنعەت پێش نەکەوتو دیتر چینی کارگەری چی جاری ڕاوەستە با سەنعەت پێشکەوێ با معمەلەکان بکەوێتە کار و ئەمانە هەتاکو ئێمە اقتصادی نەوتمان هەبێ اقتصادەکەمان ڕێی و چینی کارگەرەکەمان ئەوە ئەمە هیچمان بۆ ناکرێت ئەبێ چیە بیکە ئەمە وڵا بێ بۆ ژوازی خۆی وێ بیکە ئیتر ئەنوا وەشکان نەزەریاتی بۆ ژوازی نیشتیمانی نازانم چی لێرەوە هاتە ژوورەوە با بێن سەنعەتی بکەن و وڵات سەنعەتی بکرێەوەوانە چینی کارگەر دروستە بێ پێگێتەوەوانە جا وەختە چینی کارگەر شۆشەکە یعنی تقریبا وەکوەی کەمە هین بێ وەنیە سووری ژیانی کرمی ئاوریشمە وەنیە ناو قۆزاخ و دوای لە قۆزاخەوە ئەم تەسویرە زۆر نادەقیقە بۆ هین باسەکە لەسەرەوەیە کە چی واقعەتی هەیە وەختێک لە 200 لەمەوە پێش یا 150 ساڵ لەمەوە پێش وەختێک سۆشیالیستەکان هاتن باسییانەکریان و چینی کارگەر ئاوایە خۆ باسیوان ناکرد چینی کارگەر ئەبێ وابێ پێویستەکە وا بکرێت یعنی کە هاتووە لە مانیفێستا وەسفی چینی کارگەرەکە وەسفی چینی کارگەرەکە ناڵێت چینی کارگەر ئاوای لێ دێ خەریک نییە پێشبینی بکە خەریک نییە بڵێ ئەڵێ چینی کارگەر ئاوایە لەم ڕۆژەیە لەم شێوازەیە خۆی ڕێکخراو کردو لەم شێوازەیە خۆی ڕێکخراوەکە و بەم شێوازە کۆ بێتەوە لە دەوریە کۆوانە و ئێمەش پێویستمان بۆیە وەسفی واقعیەتی حاڵی ژیانی خۆمان بکەین ئەگەر چینی کارگەری ئێمە لەناو شوێنە کارگەریە فراوانە گەورەکانە کۆ نابێتەوە لە شوێ کۆوە بێتەوە
لە شوێیە کە دەستیان بە یەکترەکە و لە شوێیە کە ئەتوانن بەیەکەوە هین بکەن و ئەگەر چینی کارگەر ناتوانێت بە ئیزرابکردن و مانگرتن لە کار بتوانێت نوێنە شوێنی بەچی ئەتوانێت خۆی نیشان بدە بەچی ئەتوانێت نیشانی دا کە ئەو هێزێکەوە توانێت سیستەم ڕابگرێ هێزێکە ئەتوانێت ئاڵوگۆڕ دروست بکە بەچی ئەتوانێت ئەمە بکە و ئەمانە پرسیارێکن کە هەڵسوڕاوانی ئەم جوڵانەوەی ئێمە وەختێک مەسەرەن کەتەلۆگە کۆنەکانیان بیر بردەوە و لە جێگای ئەوەی وەفادار بمێنەوە بە تێکستە جوانەکانی 150 ساڵ لەمە پێش 200 ساڵ لەمە پێش وەفادار بن بەوەی کە ئێمە ئاڵوگۆڕمان ئەوێ ژیانێکی شایستی ئینسانمان ئەوێ بۆ بەشەر و ئێمە هەڵسوڕاوی ئەم جوڵانەوە ئەو دەمەتوانن قامت بخە پەنجە بخەنە سەر ئەو پرسیارە ئەستیانی کە هەیە و بە شوێن وەڵامەکانیان بگەڕێن و پێم وایە وەڵامی ئەمانەش هەمووی هەیە و ئەمەی کە تۆ ئاماژت پێکرد ئینەکە بینە سەر پرسی ڕێکخراو بوو بەڕاستی ئەمە ئەم پرسێکی گرنگە و ئێمە من بۆ خۆم هەمیشە زانم لە شتی خۆڕسک کە باسەکرێ ئەوانە جۆرێک وا باسەکرێ شتی خۆڕسک ئەوەیە کە هیچ ڕێکخراوبوونێکی تیانە و ئەوەی کە لەحزەی ڕێکخراوبوون ئەو لەحزەیە کە مەجموعەیەک خەڵکی ڕۆشنبیر و تۆزی عاقڵ و وەنێک کتێب خوێن و خوێنەوار و ئەمانە پیا ئەبرون بە چینی کارگەڵێن وابکە 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 ڕێکخراوبوون لە لەحزەیەوە دەست پێکە کەمە پێما بێ ئەم تەسویرە تەسویرێکی تەواو نادروست و ناواقعی یعنی ئێستا هەرم خۆ پیشاندانانی ئەخیر باسەکرێت کە خۆڕسک بۆ بەڵام منطقی تایە کە ئەم هەموو حەشاماتە ڕژاوەتە سەر جادە ئەمە هەموو حەشاماتە لەگەڵ پۆلیسا دەرگیرە لەگەڵ ئاسایشە دەرگیرە هێرشە بە یەتە دواوە بەرکۆڵانەکانە ڕاکە دووبارەیەتەوە دووبارە خۆی سازایەتەوە لێرە دووبارە ئەڕوا لەوێ پەلاماری جێگایەکەیا و ئینە ئەمە هەمووی بەبێ ڕێکخراوکردنەکرێت ناکرێت نەواتێک لە ڕێکخراوبوون وجودی هەیە و ئێمە پێویستمان بەوەیە لە مەسلەی ڕێکخراوبوونە هەمیشە اعتراف بەو نەواتانە بکەین هەمیشە اعتراف بەو پێکهاتانە بکەین و هەمیشە کارمان لەسەر ئەوە بێ کە چۆنی ئەم نەواتە خۆڕسکە ئەم نەواتە کە خۆی لە هەلومەرجی بەرەو پێشوونی ناڕەزایەتەکانە هاتوۆتە پێشەوە ئەمە پەرە پێ بدەین ئێمە لە سفرەوە دەست پێ ناکەین چینی کارگەر هیچ کاتێک حتا ئەو کاتەشی کە بێدەنگە حتا ئەو کاتەشی کە بە بێدەنگی دانی لەسەر جەرگی داناوە و هەژاری و بێکاری و نەخۆشی و نالەباری ژیان تەحملەکە حتا ئەو لەحزانەش ناتوانێت ڕێکخراو نەبێ ئۆرگانیزمێکی زیندووە ئەگەر قسە لەسەر چینی کارگەرە ئۆرگانیزمیشی زیندوە طبقە ئۆرگانیزمیشی زیندوە ئۆرگانیزمی زیندوو بەبێ حدێکی دیاریکراو لە ڕێکخراوبوون ناتوانێت وجودی هەبێ ئەم حەدی ئەدنایە لە ڕێکخراوبوون ئەبێت ببێتە ئەو ماتریاڵی کە ئێمە ئەتوانین ڕێکخراوەکانی ئایندی لێ دروستی منمونە یعنی ئێمە دەورانێک مەسەلەن باس ئێستا لە حرەکەی چارتی ئەوانەکرێکە لە بەریتانیاکە تۆ ئەژی تۆمانە حرەکەیکی زۆر گەورە بووە لێرە لە سویدا مەسەلەن جوڵانەوە کارگەری کە هەیە و بە جۆرە ئیتیحادیەکان هەمیشە لە پەنا سۆشیال دیموکراتەکانە بەشێک بوون لە دەسەڵات یعنی ئەمەنە بەهێز و بەتوانان کە حکومەکەن و ئەوانە ینی مەوزوعی مەسەلەن هەتا چەند ساڵێک لەو بەرەوەوانە عوزوی ئیتیحادیە نەبوویتە هەتا بیمەی بێکاری دووەر ناگری ینی بە جۆرێک ئەم شتانە ئاوا دەمەنج بوون بەیەکەوە بە جۆرێک ئاوا چۆتە ناو سیستەمەکەەوە ئەم جوڵانەوەیە بنەماکەی و ئەساسەکەی لە جۆرێک لە هاوکاریکردنی خەڵک لەگەڵ یەکترا دروست بووە یعنی هاوکاریکردنی خەڵک لەگەڵ یەکترا کە نەئەکرا نەبێ یعنی تۆ مەسەن لە ستۆکهۆڵمی ساڵی 1970 تا بژیایتایە کارگەرێک بووی تازە هاتویتە ناو ستۆکهۆڵمەوە ڕۆژێ ئیشت دەسەکەوت بای ئەوە پارەت هەبوو بڕۆی لە خانوویکی پچکۆلەیە شوێنێک بگری بۆ خەڵ ئەو شەوە ئەو ڕۆژە ئیشت دەست نەکەوتایە پارەت نەبوو پچی ئەو شەوە بخەوێ بووە لەسەر جادە بنووسیتە یا بڕۆشتی تاگەر لە کڵێسا جێگەیان کردی تاوێنی کردا یعنی ئەم کەسە ژیانکردن بۆی کارکردن بۆی مانای ژیانکردن بوو ینی خودی زیندومانەوە ئەبواە پێویستی بەوە بوو کە ئەم کەسە کار بکە وەگە کاری نەبواە بە معرەزی لە ناوچوون بوو و ئەمە وایە کرد کە تۆ پێویستت بەوەیە کە سندوقێک دروستکەی پێویستت بەوەیە کە کۆمەڵێک بە دەوری یەکترەوە کۆبنەوە هاوپشتی یەکتر بکەن ئەم سندوقەمە کۆمەڵی پارەی تیادانی وانە کەسێکمان ڕۆژێک بێکار بوو کاری نەکردو ئەوانە توانێت لەم سندوقەوەری بێ ئەمە ضرورەتی زیندومانەوە بوو ینی شتێک نەبوو هیچ مارکسێکی پێویست بێ هیچ ئەنگڵسێکی پێویست بێ هیچ لینەیەکی پێویست بێ هیچ بەلشەفیە منشەفیە یاخود سۆشیال دیموکراتێکی پێویست بێ فێری کارگەری بکەن نەخۆی فێرە بێ ئەمە ژیان فێرێکە و ئەمە سەرنجام ئەم سندوقانەیە کە بوو بە بنەمای
دروستبوونی ئەم جوڵانەوە کارگەریە گەورەیە بوو بە بنەمای دروستبوونی ئەو ئیتیحادانی کە پێکات ئیتیحادەکان لێرەوە دروست بوون لەم جۆرە سندوقانەوە دروست بوون کە بەشیشان هەتا مەسەلەن زۆری هەتا کەنەسی و شتیشان ینی لە کەنیسەکانەوە هاتوون ئەوانە باشە جوڵانەوەی کارگەری لە وڵاتی ئەوروپا ئاوا خەمڵیوە ئاوا پێکاتووە و ئێمە ڕێکخراو بوون لە وڵاتی ئێمە چۆنە خەمڵی خەڵک ئێستا چی ئەکابەوەیکەوە مەکە نەخۆشێکی کە نەخۆشێکی تووشی نەخۆشی بوو بەرلەوەی بمرێ و ئەوانە فریایکەونەوانە چی ئەکا چۆنی خۆی لە بەرامبەر ئەم موسیبەت و بەڵایە ڕێگەخات و سازەدا ئەمە نقطەیەکی مهمە ئەگەر ئێمە فکرمان لای ڕێکخراوبوونە پێویستمان بۆیە فکرمان لای ئەم نەواتە بنەمایانەی ڕێکخراوبوون بێ ئەوە لێرەوە بتوانین هەنگاو هەڵبگرین ئەوانە و ئەوەی جەماوەری کارگەر ڕێکخراوی خۆتان دروستکەن ئیتیحادیە دروستکەن ئەوە دروستکەن و بڕۆن نیقابی خۆتان دروستکەن و ئەمانە و لە وڵاتانە وایان کردوێوەش لێرە توان وا بکەن بەدەر ناخوا بەدەر ناخوا با تەجروبە بینیومانە یعنی ئەوە بەسەرەن 20 ساڵە بەسەرەن لە هەولێر واز لێبێنن لە سلێمانی چێ لەسەرەوەی کە خەڵک نیقابەی دروست کرد و خەڵکی گرتووە چەند ڕابەری کارگەری لەسەرەوە ژیراون کە ئیتیحادیان دروست کردو کەس بە قەمع و ئیرهاب ئەمە کراوە بە قەمع و سەرکوت ئەمە کراوە نە ئەی بۆ دروست نابێ بۆ پێک نایە معنای وایە ئێمە لەگەڵ وەزعیەتیشی تایبەت و دیاریکراوە دەست و پەنجە نەرمەکەی و پێویستمان بەوە هەیە لە ڕێکخراوبوون لەسەر ئەم ئەساسەوە ئێمە دەستی بۆ بەری لە بابەتی ئەم ناڕەزایانەوە من قسەکەم ئاوایە کە ئێمە پێویستمان بەوەیە ببینین ئەو نەواتانەی کە لە شارە جۆر بە جۆرەکانە خەڵکیان ڕێگە خست ئەوانەی کە هاتبوون ئەم هێزیان کۆ کردو لە سەجاد ئەوانە چێن ئەو گەنجانە چێن و بۆ ئەم گەنجانە دەستیان بە یەکتر ناکە و بۆ لیژانی تەنسیقی دروست ناکەن و بۆ کۆمیتەکانی ناڕەزایی دروست ناکەن هەر ئێستا بۆ چاوەڕێ من ڕۆژێکە هاتنە سەجاد دووبارە کۆمیتەکانی ناڕەزایی دروستی کە نەدەستا بە هەبێ هەر ئێستا بە هەبێ و تەماس بگرن پەیوەند بگرن لەگەڵ ناوەندەکانی ترا پەیوەند بگرن لەگەڵ شارەکانی ترا سوۆسیال میدیاتان لە بەردەمایە سوۆسیال میدیا توانێت کۆمەکێکی زۆر جددی بێ بۆ دیتنەوە و ناسینەوەی هەموو ئەوانە و ئەم شەبەکەیەک لە ئەم هەڵسوڕاوانە ئەتوانێت لە ساتوکاتی داهاتووە ئەو کاتەشکە هەتا ئەنتەرنێتیان قەتع کرد ئەگەر ئێستا پێکت هێنابێ ئەو ڕۆژەی کارژیت سەرجادەوانە توانی زۆر حرەکەیکی متەناسق بکەیت وەوا ناکەی مەسەرەن شارێک بە شارەکان بە تەنیا بمێنێتەوەوانە ببێتە معرەز هەدەفی پەلاماری دەسەڵات و ئەوانە لە بینی بەرەوە شارەکانی تریشیز نەکەن نە هاو ئاهەنگ ئەتوانی کار بکەیت و اینجا ئەم جۆرە لە ڕێکخراو بوون و ئەم جۆرە لە بەدیل و ئەمانە دووبارە کاریگەری ئەبێتەوە لەسەر استراتیژی سەرکەوتنمان لە کوردستان چونکە ئێمە نابێت بیرمان چێ کە ئێمە لە دەسەڵاتێکە ئەژین کە جۆرێک دووفاقیتیایە ئەو دوو ئیداریەی کە هەیە ئەو شەپڕێوەیە کە هەیە وای کردووە بەشێک لەم کوردستانە لە ژێر زەبر و زەنگێک و کۆنتترۆڵێکی زۆر وەحشیانە و دڕندانەیە بێ و بەشێکی تری کۆنتترۆڵ ناکرێت ئەم بەشەی کە کۆنتترۆڵ ناکرێت ئەبێ ببێ بە کۆمەک بۆ ئەو بەشەی کە کۆنتترۆڵ کراوە بەڵام بەو مەرجەی کە ئێمە بتوانین هەنگاو بە هەنگاو مەرحەلە بە مەرحەلە پاشەکشە بەم هێزە فشەڵی ئێرە بکەیت و بە بڕوای من ئەمەش دووبارە ئەبێتەوە بە بەشێک لە استراتیژی ڕێکخراوبوون و استراتیژی سەرکەوتنی ئەم جوڵانەوەی ئێمە ئاسۆ من تقریبا زۆرم وەختێکی زۆرم بردووەمانە باوەخت بم بە تۆ دیارە بینەرانیش بزانن ئاوان نییە من مقابلەی ئاسۆ بکەم و ئاسۆ میوان بێت و ئەوان و حەقم خوارد بێەوەوانە نە بەڵام بەرنامەکەمان بۆ خۆی خاصێتەکەی و هینەکەی خصوصێتەکەی ئاوایە کە میوانێک دێنین هەر ناڵین ئەو قسە بکە ئەمە خۆشمان قسەمان زۆرە لەسەر بابەتە فەرمووە دەست خۆش من پێم وایە ئەبێت یەکۆڵینەوەیکی ورد بکەین لەسەر ئەوەی کە وەزعی ئەم چینەی ئێمە لە کوردستان چۆنە بەداخەوە تا ئێستا لێکۆڵینەوەی لەم بابەتە لەسەر چینی ئێمە مێژوەکەی دابەشبوونی لە کوێی بەرهەمهێنانایە و سەرجەم ئەم چینە لە بوارەکانی بەرهەمهێنانە چیەکە لە مەسەلەی وەزعەتی مەعیشیە چۆنە ئەو مەسایلانەی کە مەشغەڵەی ئەم چینەیە مەشاکلەکانێتی چییە ئەو بیرروبۆچوونانەی لە ناو ئەم چینەی ئێمازاڵە سەبارەت بە ڕێکخراوبوون سەبارەت بە چینی کرێکار ئایندەکەی چییە یعنی لە ئەخیرا ئەمە چینێکە ئەوێت لە سایەی سیستمی سەرمایه‌داریە
نامێنێ و ئەم سیستمە هەموو ڕۆژێزانە زوڵمی لێکە ستەمی لێکە هێزی کارەکەی نامۆکە لە خۆی و ئەوێ بێ بە ساحبی کۆمەلگا بێ بە ساحبی ئەو شتێک کە لە کۆمەلگا هەیە وەکو ئینسانێک کە بەسەر بەرهەمێنانی خۆی بەسەر ژیانی خۆیان زاڵا و هیچ دەسەڵاتێ نەبێ لەسەریەوە ئەمە پێویستی بە قسەی زیاترە کە بزانین ئەم وەزعەتی ئەم چینەی ئێمە چۆنە و لە چه ئاستێکە تا بزانین گرێگۆڵەکانی بەردەمی چییە من پێم وایە کە یەکەم شت ئەبێت بۆچوونی ئێمە سەبارەت بە مەسلەی ڕێکخراوبوون ئاڵوگۆڕێکی بەسەرا بێت یعنی وەکو وتم ئەو شتێکە لە ناو چینی ئێمە حتا لە ناو بەشی ڕۆشنبیر و کۆمونیستەکەش یازاڵە ڕێکخراوبوون بریتێ لەوەی کە تۆ هەر حیزبەی بڕوا بەشێک لە چینی کرێکار کۆکاتەوە و ڕێکخراوێکی جەماوەری دروستکە کە سەر بە حیزبەکەی خۆی بێت و لە باشترین حاڵەتە کەسەکانی دەوروپشتت پۆقیتەوە کە ڕێیان وەکو تۆ بێت و لەگەڵ کەسانێکی ترا کە بیر و ڕایان جیاواز بێ یان سەر بە حیزبێکی تر بنیان یعنی لەگەڵ شتەکانی توانێنەوە سیرەکەی زۆر زوو گرشتی دروستە بێ و ئەم ڕێکخراوبوونە کۆتایی پێ لە شوێنەکانە ئەمە نەتیجەی ئەوەیە کە هێشتا ئەم چینە چینێکی لاوازە لەباری ڕێکخراوێەوە لە باری ئەوەی کە چۆن بیرکاتەوە بزانێ ئاڵوگۆڕ لە کۆمەلگایە چۆن لەسەر دەستی ئەم بەدیە چۆن دەتوانێت چینی دەسەڵاتدار لە دەسەڵات بخات چۆن دەتوانێت هەموو ئەم هێزەی خۆی لە هەموو شوێنەکانە کۆک کاتەوە و یەکگرتووی بکە جابا بەشێکی لەسەر کار بێ بەشێکی لەسەر کار نەبێ کەواتە وەکو ئەڵێن لە پێشا لە فکری ئەم چینەیە مەسەلەی ڕێکخراوبوون مەترەحە بێ ولا ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ چینی سەرمایە لەگەڵ حکوومەتەکەیە لەگەڵ حکوومەتی هەرێمە لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکانە بەرەبەرە ئەم شتانە هەست پێەکە لە کارگەیەکەوە لە دایرەیەکەوە لە مەدانی کارێکەوە لە کەرتێکی تایبەتەوە لە هەموو شوێنەکە هەست پێکە کە مجموعەیەکن پێویستیان بەوەیەکە لە دەوریە کۆبنەوە بە قەزی نەزەر لەسەر هەر بیر و باوەڕێکی جیاواز کە هەیان بێ و ئەمە ئەساسی دروستبوونی ئەم چینەیە ئەگەر ئەم شتانە لە خوارەوە دروست نەبێت لە ناو ئەم چینەیە کۆتایی نەهێنرێ بە و جیاوازیە کە لە بینی ئەم کرێکارانە هەیە لەباری فکری و لەباری ئەم شتانەوە نێڵێ پەرش و بڵاو بن ئەم ناکۆکی و پێشبڕکێ لە ناو ئەم چینە لە خوارەوە کۆتایینەیە لە هەموو شوێنەکانە هەز نەکەی کە مجموعەیەکن بەیەکەوە یەک بەرژەوەندیان هەیەوێ لەسەر یەک شت خەباتکن پێکەوە دانیشن گوێ لە یەک بگرن بە دوای کێشەکانی یەکترا بچن و پێکەوە ڕوبەڕووی ئەو ساحبکارایان ئەو مدیرایان ئەو پارێزگارە بنەوە کە زۆڵمیان لێکە بەبێ ئەم پرۆسەیە ناتوانین باز لە ڕێکخراوبوون بکەین و ئەمە کێشەیەکە لە لای ئێمە لەبەر چی لەبەرەوەی کە یەکەم گەشەی سەرمایه‌داری لەم شوێنە بەم چەشنە نەبوو کە هەموو ئەم هێزان لە مەیدانی کارە بێتە مەیدان و بزانێت کە چۆن بۆ نمونە لەگەڵ سەرمایه‌دارێکە چۆن ڕوبەڕووە بێتەوە و لەگەڵ ساحبکارێکە چۆن پێویستی بە یەکگرتوبوونێکی زیاتر هەیە لەبەر وەزعی ئابووری کە دەورانی سەدام حوسێن چۆن کوردستانی بەڕێوە بردووە هەرحاڵ ململانەی لەگەڵ دەوڵەتە زیاتر بزوتنەوە ناسیۆنالیستەکان زاڵ بوون لەدا و هەر ڕوبەڕووبوونەوەیەکە کە هەبووە ئەفکاری ئەوە زاڵ بووە لەگەوەی کە کرێکاران یەکگرتوو بن و بزانن چی بکەن لە کاتی یەکێتی پارتیشا هەر عینە شت هەمان ئەم کێشەی شەڕی ناوخۆ ململانیەکانیان دوای ئەو هاتنی ئەحزابی معارەزە و تەنها ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتە ئەمانە زیاتر فکری ڕێکخراوبوونیان مەسەلەی ڕێکخراوبوون لە ئەم چینەی دروستکردن نەگەوەی کە چینێک بزانێت بابە ئەمانە هەمووی ئەحزابێکن یەک بابەتن یەک چینن و یەک نەوە کۆمەڵگا بەڕێوە بن کورسەکانیان هەرچەند بێ لە پەرلەمانە هەر یەک شکڵی حکوومەتیانێکەوەتە تۆ پێویستت بەوەیە کە ئەم وشیاریە لە ناو ئەم چینا دروست بێ ئەم ناڕەزایەتیانە دروستیەکە ئەم ناڕەزایەتیانەی کە ئێستا ئەڵێ هیچ حیزبێکمان ناوێت هەمویان وەکو یەکن هەمویان لە دژیەبن بەرەبەرە ئەم فکری هاوپشتی چینایەتی ئەمەی کە ئێمە بەرژەوەندیمانێجەکە دروستیەکە ئەمە چێ بێ بیباتە خوارەوە بڕوای من ئەمە ئەو کەس ئەو بەشە پێشڕەوە لە چینی کرێکار کە وشیاریەکی بەرامبەر بە چینەکە هەیە بەرامبەر بە
کێشەکانی ئەم چینە هەیە داواکاریەکانی چۆنە بێ سیاقکری ئەو دەستە ناڕزایەتیانی کە ئامادەن بڕۆنە سەرجادە و خەڵک کۆکەنەوە و بیریان لە لای ئەوەیە چۆن ناڕزایەتەکان دروست بێ ئەبێ لە لای ئەمانە ئەم فکرانە دروست ببێت چۆن ئەم چینە یەکگرتووەکرێت چۆن ئەم خەڵکە بەردەوام لە شوێنەکانە یەکگرتووەکرێت ئەمە پێویستی بەکارێکە کە ئەبێ ئاڵوگۆڕ لە بەشی پێشڕەوی چینی کرێکاری شاد دروستکە بەداخەوە ئێستا یەکێک لە کۆسپە ئەساسیەکانی بەردەمی ئەم بزوتنەوە هەمووڵێن چەپەکان غایبن لە ناوەم ناڕزایەتی کۆمونیستەکان غایبن بۆ لەبەرەوەی جارێک کۆمونیستەکان هێشتا لە بۆچوونی خۆیان بۆ ڕێکخراوبوون بۆ حیزب ئەوە نییە کە چینێک ڕێخەن فقط زی نەزەریەوەی کە من و تۆ جیاواز بیرەکەینەوە لە فڵانە شتا لە سەبارەت بە ئۆکتۆبەرایان سەبارەت بە نازام حیزب بەرامبەر بە سۆشیالیزم بەڵام چینێکمان هەیە خەریکین ڕێکیەکەین ئەبێ ڕوو ئەبێ ئەم چینە ئەو وەکو مارکسەڵێ وشیاری سەبارەت بە خۆی پیاکە زانێ ئەمە چینێکە کاتێک ئەم وشیاری پیاکرد کە ئەبێت بڵێ بابگیان ئێمە بێ هێزێک بین جا ناوێ نێ حیزب ڕێکخراوی جەماوەری ئەمانە هەمووی ئاستەکانی ڕێکخراوبوونە ئەم ڕاهبەرانە ئەم کەسانی کە ئاگان بە وەزعی چینەکەی خۆیان ئەبێ بێن دەست لەگەڵ یەکە تێکەڵاو بکەن ئەبێ قسە بکەن جەدەل بکەن ئەبێ ڕێگەکانیەوە بدۆزنەوە کە چۆن ئەم چینە بەم هەموو بیر و بۆچوونە جیاوازەوە بەم هەموو ئاستە لە ڕێکخراوبوون و نازانم ناڕێکخراوبوون و بەوەی کە بەشێکی بێکارە و بەشێکی لەسەر کارە ببێ بە مەشغەڵەی هەمومان بزانین ئەمە لە سەر ڕای هەموو ئەم کۆسپە ئەمەلیانەی کە هەیە لە بەردەما ئێستا ئێمە لە کاتێکان کە ئەڵێن دارێکی تر پێویست ناکات جاوەڕێی دەورانێکی توولانی بکەیت تا سەرمایە لێرە معمەل دانێت و ئەو کاتە کرێکار دروست بێت ئەو کاتەیکە ئێستا لە ئاستی دنیاە سەرمایە 3 ملیار و نیو هێزی کار کرێکاری هەیە ئێمە بەشێکین لەم 3 ملیار و نیوە ئەم وشیاریە 3 ملیار و نیوە 2 ملیار و نیو وەکو کارگەری کوردستان وایە ئەم 3 ملیارێکی ئاوایە کە معمەلی هەیە و شوێنی هەیە و شوێنی دیارەوە بالضبط ئێمە ئەم چینەی لەناو ئەم سیستەمە ئەم سیستمەش بەرهەمهێنانمان بە قەی دنیا هەیە پێویستمان بە هیچ کەم و کوڕی جاران یانوم کە کۆمۆنیزم دوو بەشە بەشێکی سۆشیالیزمەکە هێشتا بەرەمێنان گەشتی نەکرد بەشێک ئەمە ناوێت ئێستا ئێمە ئەتوانین 4 سەعات کارکەین لە ئاستی جیهانە لە هەر بۆ زانیاری نییە ئەمە خۆمان ڕێسەحەت نزیکی 7 ملیار کەسین بە ئاخر ئیحساییە ئینتاجی زراعی ئینتاجی مەوادی غیزایی ئەوەی کە بەرهەمی هێنین بۆ مەوادی غیزایی ئەوانە بەشی 13 ملیار ئینسان بەرهەم هەیە لە دنیای هەموو ئەوەیە کە هێگڵ پێڵێ لە پێویستەوە ڕۆشتوین بۆ ئازادبوون ئازادبوونەوەیە کە تویتر ضرورەتی ژیان ناجوڵێنێ بەتەنات بوو لەوەی کە بدایەتەکانی ژیانت تەرتیب کردووە مشکلەی خواردنت نەماوە وەکو ئینسان چیەکەی لەم کۆمەلگا ئەم 3 ملیار و نیوە ئەبێ بیر لەو کاتەوە کۆمەلگا چۆنە گۆڕێ ئیتر ئەم چینی سەرمایەداریە کە ئێستا لە سایەکی نیوەی داهاتی لە جێردەسایە 10 ساڵی تر ئەم لە سایەکە یەک لەسەر 2 لەسەر 3 هەموو داهاتەکە چێتە ژێردەسی ئەم 2 لەسەر 3 داهاتە کە کەڵەکا بێ لە دەشی بەشێکە تۆ کە لە کوردستان دانیشتووی لەو لە سایەکە لەوانەیە پوین یەکی لە کوردستانە بێ لە سەرمایەدارەکەی باشە ئەگەر پوین یەکی لێرە بێ ئەبێ هێزێکی ملیشیایی هەبێت کە ئەو بیرەنەوتانە بۆ ئەو لە سایەکەی کە لەسەرەوە دانیشتووە لە ئەمریکا دانیشتووە لە چاینە دانیشتووە ئەبێ بیپارێزێ و ئەمە بەتەنها بە مانگرتنیەکی سەرجادەکە کۆتایی نایە ئەگەر بڵێ وەڵام من ئابووریم لە ژێر دەسانیە یان مانەگرم ئابوووریەکەی لە ژێر دەست دەرێ ئەمە زۆر تەجروبەی واقعی لە هەموو شوێنێکا پیشان نایە بەتایبەت بۆنم لە کوردستان لە عێراقا نە تۆ بەشێک لەو هێزی 3 ملیار و نیوەی دنیای کە هێزی کرێکاری ئەگەر ئێستا اقتصادیش لە ژێر دەستی توانیە چونکە لە ساڵانەوەکەی لە بیری نەوتەوە بەدەستیە توانیش یاسایەکیان بۆ داناوە دژی ئەگەر مانگرتنیش بکەی لە بیرە نەوتەکانە دژی تیرۆرە بۆیە باشە کەواتە تۆ پێویستە بەوەیە بیر لەوە نەکەیتەوە کە وەڵام لەبەرەوە هیچ دەسەڵاتێکم نا تۆ 4 ملیار ئینسان لە 4 ملیۆن ئینسان لەم کوردستانەژی 2 ملیۆنی هێزی کارە ئەم 2 ملیۆنە بڕۆ ڕێکی خە بە هەر شێوە ڕێکی خەی لەو شوێنانەی کە شۆڕژ بووە لە هەموو لە رووسیا کە شۆڕژ بوو ئایا هەمووی کرێکاری سەرکار بوو لە سات 15 وڵاتە کرێکاریش بوو بەڵام ئەو چینە
ئامادەیە لە سەد کۆمەڵگەی رووسیا چینی کارگەر بوو ئەو قسەکە لەسەر ئاستی ئەم چینە 3 ملیار و نیوە 4 ملیار بەشەرەیە کە ئەزانێت ئەم دنیاە وا ناچەرخێت تۆ کە هەستت کرد کە بڵێ ئەم چینەی تۆ ساحبی ئەم کۆمەلگای ئایندەیەکی تر دەبێت بۆ ئەم کۆمەلگایە تەسویرێکی تر ڤیژنێکی تر دەبێت کە تۆ ساحبیت ئەتوانی ڕێکی خەی بڕۆ کێشەی ناو خۆت حەلکە بڕۆ ئەم پەرسوبڵاوی ناو خۆت حەلکە ئەو شکڵە ڕێکخراوبوونانەی جاران کە بۆ نمونە لە سندیکا هەمان بووە لە حیزب هەمان بووە بە قەڵکی ئێستا نایە بۆیە کە کاتێک چینە سەر مەیدانەکانی خۆپیشاندان ئەوانە هێشتا و شێوەی نین ئێمە کۆکاتەوە بەڵکو ئەو دیموکراسی ڕاستەوخۆی کە هەمومانە بێ بەشدار بین بڕای من ئەزانین چۆنامە ئەمە کورتەوا کورتکەینەوە ئاسوجان ئەوەی کە کورتیکەینەوە ئاوایە ئێمە پێویستمان بەوەیە کە جەماوەت بۆ ئەوەی کە هەر هەنگاوێک بچێتە پێشەوە پێویستی بەوەیە کەوا خۆی ڕێکخراوکە و ڕێکخراوێکی سیاسیش کە ئێمە ئەمڕۆ پێویستمانە یعنی زۆر جارەوانی کە ئاوا باسەکەن و قساکەن وەکو ئێمەمانان بەڕوویەوە بنەوە ئاجای تۆ تەحەزوب بدواز لێ ناوازت لەبەرەوەی کۆ نابیتەوە لە ژوورێکی پچکۆلە لەگەڵ 5-6 و باسیەوە بکەی بڵێ بڕیار نامەکانمان چییە و بەرنامەکانمان چییە و نازە پلاتفۆرمەکەمان چیوانە لەبەرەوەی تر تۆ ناحیزبیت بەڵام حیزب ینی ڕێکخراوی ڕێکخەران حیزب ڕێکخراوی ڕێکخەرانە ئێمە پێویستمان بە پێکهێنانی ڕێکخراوی ڕێکخەران هەیە نەک ڕێکخراوی ئەوانەی لەگەڵ هاوڕەکانی خوارن ناتوانین دارەکەن نە ڕێکخراوی ئەوانەی کە ناتوانن لە بچووکترین خلاف و تەسویری جیاوازابن بە دوو بەشەوە بە 3 بەشەوە ڕێکخراوی ڕێکخەران ئەوانەی کە خەریکن خەڵک ڕێگەخن لە ناو گەڕەکەکانە لە ناو کارگەیە ئەوانەی کە دەست و پەنجە لەگەڵ ئەو مەسەلەیە نەرمەکەن ڕێکخراوی ئەوانە ئەمە پێویستمان بەوەیە لە ڕووی سیاسیەوە و ئەم ڕێکخراوە سیاسی بێ دروست کرێ هیچ شۆڕشێک هیچ ئاڵ و گۆڕێک هیچ گۆڕانکاریەک لە کۆمەڵگایە بەبێ ئەم ڕێکخراوە پێک نایە بەڵام ئێمە پێویستمان بەوە نییە کە مەجموعەیەک ڕۆشن فکری خوێنەواری کتێب خوێنەرەوەی متەمەڕیز لە کاری سیاسیە و وەکو لینین ناوی هێنابوون محتەرفینی سەوری محتەرفینی سەورینمان ناوێت ئەمە ڕێکخراوی ڕێکخەرەکانمان ئەوێ ڕێکخەرانمان ئەوێ کە کۆیانکەینەوە لە تەنزیمێکە کە بتوانن پێکەوە کار بکەن بۆ هێنانە مەیدانی کولی چینەکە بەرحاڵ ئەوەی کە لە کوردستانە ئێستا زەرورە ڕێکخراوبوون لە لانی شەو وەک ئەڵێن زەرورترە پێویسترە بەڵام ڕێکخراوبوون لە سفرەوە دەست پێ ناکە ئێمە نەواتی ئەم ڕێکخراوبوونەمان هەیە گرنگەوەیە کە ئەمانەی کە ئەم ڕێکخراوانیان پێکەنەوە دەستیان بەدەستی یەک بکە و ئێمە لەو پێناوەیە هەر کارێکە لە دەستمان بێ کەسانێکە لە ڕابردووە لە جوڵانەوەی سیاسی و لە جوڵانەوەی سۆشیالیستی لە کوردستانە بوونمان بووە پێویستە کۆمەک بکەین بەوەی کەوا ئەو ڕێکخراوانە دروست ببن پێک بن دەستیان بەیەک بگا و پێکەوە کاری جدی بکەن ئەمە تەنها ڕێگایەکە و ئەگەر تەقیمێکمان هەبێ بۆ ئەم جوڵانەوانی ئەخیر هەر وەکو جوڵانەوەکانی ڕابردوو بەڵام جارە بەرجەستەتر کێشەی ڕێکخراوبوونی تیا ئامادە بوو و ئێمە پێویستمان بەوەیە ئەم کەم و کوڕێ پڕکەینەوە تا ئومێدەوار بین بۆی کەوە لە داهاتووە ئەتوانین بە ئەنجام بکەین ئاسۆ من بەرنامەکە بەرەو کۆتاییە چێ ئەگەر شتێکت بیر چووە ئەتوانی لە دقەیەگە دقە و شتێکە باسیکەی فەرموو دەستخۆش هەر وەکو تۆ کۆتایەکەت بۆیانە بەڵێ پێویستمان بەوەیە کە هەم لە ئاستی جەماوەریە لە ئاستی ڕێکخەران یانەوانەی کە بەشی ڕۆشنبیری ئەو چینن هەموو ئەم ئاستانە ئەم چینە پێویستی بە خۆوشیاریە سەبارەت بە هێزی خۆی پێویستی بە ڕێکخراوبوونە پێویستە کۆتایی هێنان بە پەرسوبڵاویەکانە ئەمە شکلی زۆر جۆرەگرێتە خۆی و ئەبێ ئێمە بڕۆین کارکەین لەسەر ئەمە قسەی لەسەر بکەین لێکۆڵینەوەی لەسەر بکەین کاری عملی لەسەر بکەین هەر دەستان خۆش بکۆم کەناڵە یوتیوبی ئێوە هەموو کەسانە بێنین لە دەوری یەک کۆ بکەینەوە بتوانین وەجهێکی زیاتر لەم چینە ڕوو بە کۆمەلگانی شان بین کە ئەم چینە قسەکەری هەیە ئەم چینە ڕۆشنبیرانی خۆی هەیە کە ئەم چینە هەڵسوڕاوانی خۆی هەیە کە ئەم چینە هەموو ئەو شتانەی کە چینی بۆرژوازی هەیەی چینی ئێمەش ئەبێ ئەم شتانەی خۆی هەبێ پلانی خۆی هەبێ سیاسەتی خۆی هەبێ ئایندەی
ئەم کۆمەلگایە بەرەو چووە بە ئەبێ ئەمانە هەمووی نیشان بن بەم کۆمەلگا ئەو کاتە ئێمە هەژمونی ئەم چینی کرێکارە بەسەر کۆمەلگای سایە ئەکا و هەژمونی بۆرژوازی هەژمونی حیزبە بۆرژواییەکان هەژمونی حیزبە ناسیۆنالیست ئیسلامیەکان کۆتایی پێیە چینەکە ئەزانێ خۆی ئامادەیە ئەزانێ ڤێرژنێکی ترێت توانێت دنیایەکی باشتر دروستکاتوانێت کۆمەلگایەکی باشتر دروستکاتوانێت دەسەڵاتێکی باشتر بێنێت ئاراواتوانێت هەموو کێشانە کۆتایی پێبێنەوە ئەو کاتە ئەم قارەمانەتی کە ئێستا نیشانیا لاوان لەوێ لەگەڵ ئەو بەرنامە و ڤیژنە بۆ کۆمەلگایەکی ئینسانی یەکەگرێ و کارەکانمان بەسەر کەوتویەکە. دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ئاسۆجان بۆ ئەم بەشداریەت. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەشی دووەمیش لەم بەرنامەیە بە ئومێدی ئەوە کە دیارە ئەم باسانێکە لێراکردمان تەواو نەبوون ئەم باسانە باسی تر بە دوای خۆیان نادێنن و پێویستەکە ئێمە وردەکاری زۆرتر بکەین وە چونکە مەبەستمانە نامانوێت هەروە سەرپێی بەسەر باسەکانە بڕۆین بەڵێنتان پێدەین کە ئەگەڕێینەوە بۆم پرسیارانە بەڵێنتان پێدەین کە لەگەڵ هەڵسوڕاوانی تر و لەگەڵ خاوە نەزەرانی ترا سەبارەت بەمانە گفتوگۆکەین گفتوگۆکانی کە لێرەیەکەین بۆ ڕۆشنکردنەوەی بعد هەموو جارێک واڵێم بۆ فۆرمۆڵەکردنەوەی باشتری پرسیارەکانە وەڵامدانەوە بەم پرسیارانە تەنها وەڵامێکی نەزەری نییە و لەسەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی ناکرێت وەڵامی ئەم پرسیارانە وەڵامی عەمەلیە و ئێمە تەنها ئەتوانین ئومێدەوار بین بەوەی کە بەشێک بین لە هەوڵێک و تەقەلایەک بۆ ئەم وەڵامە عەمەلیانە. زۆر خۆشحاڵ بووین بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون بینەرمان بوون بۆ برەودان بەم کەناڵە بۆ پەرەدان بەم کەناڵە بۆ پشتیوانیکردنی ئەم کەناڵە داواتان لێەکەین لە یوتیوب کەناڵەکەمان سەبسکرایب بکەن ئیشتراک بکەن و بە دۆستان و ئاشنانی خۆتانی بناسیێنن. سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر بە شادی و کامەرانیتان ئەسپێرین هەر بژین.